بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستایی هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان و ئەو گیر و گرفتانەی کە ڕوبەڕووی پارێزگای هەولێر دەبێتەوە لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی وەبەرهێنان لە زۆربەی بوارەکانی ژیان لە شاری هەولێردا. تەوەری دووەمیشمان تایبەت دەبێت بە حەشدی شعبی و ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان وەک دەزانرێ بە شێوەیەک لە شێوەکان هەوڵێک هەیە لەلایەن حەشدی شعبیەوە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان یەکەی سەر بە حەشدی شعبی دابمەزرێ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە شاخەوان عەبدوڵڵا لە کاتژمێر 7:09 بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە شاخەوان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی ئەمن و بەرگریە لە پەرلەمانی عێراق بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. ئێستا دۆسە یەکەمی تەوەری باسی ڕۆژ دەکەینەوە بۆ ئەم تەوەرەش بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. بەڕێز نەوزاد هادی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە گەورەترین گرفت ئێستا لە وەرزی زستاندا کە هاوڵاتیان ڕوبەڕووی بوونەتەوە کەمی کارەبایە و کەمی سوتەمەنیە لە هەرێمی کوردستان. کێشەی سوتەمەنی یعنی بۆچی بەم شێوەیە بەردەوامە و پێشتر چەند جارێک ئاماژە بەوە درابوو کە پرۆسەی دابەشکردنی سوتەمەنی بە تایبەت نەوتی سپی بەردەوامە. بەتەوان بەتاکید ئێستا بکە لە وەرزستانن یەک لە کێش سەرچەکانی هاوڵاتیان هەمووی کە گرفتیان پێوە هەیە هەم سوتەمەنیە هەم کەمی کارەبایە کە بەحقیقەت هەردووچیان مەسەلەن ڕەبتە بەسەر ئەم بابەتە قەیرانەی ئێستا هەرێم پێدا دەڕوات لە باری دارایی، چکە هەم کارەبا وێزگەکانی وەبەرهێنانی کارەبا لە چ لە چەمچەماڵ چ لەوەی هەولێر چەوەی دهۆک کە هەند بەشەکی بەغازیش دەکات بەشەکەی تکەی تۆربینەکان گازوایلی پێویست دەبی. توانای وەزارەتی سامانە سروشتیەکان کە بەرپرسە لە دابینکردنی گازوایل لە بۆ محەڵاتی کارەبا لەبەر ئەو قەیرانە دارایی کە بەربەرسیارەتەکەی لۆ دابینکردنی موچە و ئەو بابەتانەی کەیت کە لە ئەسۆدایە نەیانتوانێ مەسەن گازوایلی پێویست لە بۆ وێزگەکانی کارەبا تەمین بکەن. بەشی زۆری تۆربینەکان کوژایتەوە کە ئەو کارەبای تەولید دەکرێت کەمترە بۆیش ئەو 6-7 ساعتەی کە جیاوازە لەبەرە و ئۆڤەرلۆد لە هەندێک شوێن هەیە، ینی وەکو یەک نییە هەر هەموو گەڕەکان و شوێنەکانش وەکو یەک پێیان نادرێت ئەو گرفتەی کە کارەبا هەیە. ئەمە سەبەبە ڕئیسەکەی کە گازوایل نییە بێزگە لە حتا لە زستانان ئۆڤەرلۆد دەبێت و هەندێک ساعاتی کارەبا کە گازوایلی شەبووە کەمتر دەبی لەبرێن لە وەرزی پاییز و بەهاران کە دەتوانرا تقریبا بڵێن 23 ساعت تا 24 ساعت کارەبا دەدرا پێشووتر. ئێستا وێزگەکە هەیە شەبەکەکانیش هەیە بڵێن هێلەکانی گواستنەوەش هەیە، بەڵام بە حکمی ئەوەی گازوایل نییە لە بۆ ئەو وێزگانە کارەبای کەەوە بەرهەم دەهێنن کەمترە لەوەی کە بتوانی ساعاتی زیاتر کارەبا بدا. بابەتی سوتەمەنیش بە هەمان شێوە کە بەرپرسیارەتی بەحقیقەت ئەمە وەزارەتی سامانە سروشتیەکانە لە دابینکردنی سوتەمەنی کە بداتە پارێزگاکان و ئێمە بەرپرسین لە پلانی دابەشکردن. وەزارەتی سامانە سروشتیەکان لەبەر هەمان بابەت نەیتوانیوە ئەو ساڵ نەوتی سپی بداتە پارێزگاکان بۆ ئەوی دابەش بکەن. ئەوەی کە دەگوزارێ و ئێستا دابەشی دەکەین ئەو بڕە سوتەمەنیە کەمەیە کە لە بەغداوە دێت کە من لێرە بە سەراحەت دەڵێم بە سوپاسەوە کە هەم کاک معتەسەم وەکو وەکیل وەزیری نەفت هەم لیژنەی نەفت و غاز لە بەغدا کاک ئارێز کە سەرۆکی ژدەی هەوڵێکی باشیاندایە ئەمە هەرسێ پارێزگاکان لە هەوڵدا بووینە ئەو نەفتەی کە دەگاتە ئێروکانێک بە پارێزگاکانی کوردستان بڕێکی کەمە، بەڵام ئەوەیە کە دابەش دەکرێتن ئەو بڕێی کە دەگاتە دەسمان هەم لە بۆ نازحین هەیە کە دابەش دەکرێت چکە لە نەتیجە دێتە بازار کەمیاتەکان زیاد دەبیتن و ئەوەیە ئەو بڕەیە کە ئەمە لە مەنتەقەی مەسەلەن چۆمان و سیدەکان و قەزای ڕواندز و مێرگە سۆر و بەشەی زۆری خەلیفان و سکتان و ئێستا ناو قەزای سۆران دابەش دەکرێت لە کۆی هەندێک دابشکرایە. ئەمە مەسەلەن لەو لای بەرمیلەکماندایە لەسەرەوە توانیمان ئەوەی کە دەهات یەکسەر تەرکیزمان خستە سەر ناوچە شاخاویەکان ئەو بڕە هەیە بوو دابشمان لەو مەناتقانە دابشمان کرد. بەڵام وەکو ژمانە هەولێر لە بۆ یەک بەرمیلەوە تقریبا 100 میلیۆن لتری دەوێتن. ئەگە هەر خێزانێک لە هەولێر بەرمیلێک نەوتی بدەینێ ئێستاش نەبوویتە 20 میلیۆن لتر ئەوەی کە هاتبی هێشتی 15 میلیۆن لترەکەیە و کە دابشمان کردەوە ئینسان بە چاوی ڕوون بیتن ئەو کەمیە کە پێویستە ئەوەی کە دێ و دابش دەکرێت زۆر کەمترە لە پێداویستی یەک بەرمیل هاوڵاتیان چاوەڕێی ئەوە نەبن لە مۆزەی بتوانرێ وەکو ساڵان 2 بەرمیل و 3 بەرمیل و یان 1 بەرمیلەکە تەواو بکرێت. باشە ئێستا با بزانین لە ماڵی نەوزاد هادی
نەوزاد هادی چۆن لە ماڵەوە پێداویستیەکان چه ئامێرێک بەکار دەهێنێتن بۆ خۆ گەرمکردنەوە ئایا پەنای بردوتە بەرکارەبە بەر نەوتی سپی یاخود غاز بەتاکیت نەوتی سپیە غازە کارەبای چکە دەگۆڕدرێ شوێنەکان وەکو لە گەڕەکی برنگەڕش سەلاحەدین تێداوە لەگەر گەڕەکەینە ئەو شێوەی مەلدەیە مەلدەمان هەیە نەفتی سپیە وەکو هەرەوەی کەوکو هەر خەڵک وەکو هەر هاوڵات باشە بۆچی ئەو کێشەیە ینی چارەسەر ناکرێ ینی ئەم کێشەیەکی بۆ ماوەیە تەنانەت ئێستا ئێمە گەر باس ینی بەڕێستان باستان لە گیر و گرفتەکان کرد بەس تا ڕادێگێت ینی خەڵک بێزارە لە وەڵامی ئەو دەربڕینی کێشە و گرفتەکان بۆچی چەندین ساڵە ینی چارەسەری ئەو گرفتانە ناکرێت باڵباوی دەمێت ئەمە بەرپرسیارەتی وەزارەتی سامانە سروشتیەکانە کە مەسەرەن دابینکردنی سوتەمەنی لە بۆ وێزگەکانی کارەبا بۆی کارەبا کە تەولید دەبێ بدرێتن تەمانەوەش میزانیە بودجەی دەبێت تەکلیف دەکات کڕینی گازوایی لە دەبێت بکرێتن نشتی هەر تۆربینەکسەرەوەی 900,000 لتری دەوێتنەوە ئێمە پێ ئاگادارین ڕۆژانە ئەو کەمیە زۆرە بودجەیەکی دەوێتن نەوتی سپیش بە هەمان شێوە کڕین دەوێت چکە مەدعومە یعنی ئەوەی لە بازاری کە لە بازاری بکری بە سعری اعتیادی لە بازار فجیاوازە لەگەڵ سەری حکومت کە لە 30,000 لەو 50,000 دینار بە دامەوە دەیدات یان دەبێ وەزارەتی سامانە بودجەیەک تەرخان بکات وەکو دام زیاتر لە بۆ گازوایل و لە بۆ نەوتی سپی بتوانیت تامینی بکە ئەگەرنا لە ڕووی بڵێن ژێرخانەوە لە کوردستان هەم وێزگەی کارەبا هەیە هەم بڵێن مەسفاکانمان هەیە بەسن مەسفای کەورگۆسێک کە دوو جوزە بەشەچی هەولێرە بەشەچی مووسڵە هەولێر تاقی ئینتاجەکەی 110,000 بەرمیلە ئەوەی مووسڵیش 70,000 بەرمیلە هەر لە یەک مەوقع لە کەورگۆسکە ئەوەی بازیانیش سەرەوەی 40,000 بەرمیل نەوتە چەند ئەگەر نەوتی خام هەبیتن ئەو لەوێتی وەزارەتی سامانە سروشتیەکان ناتوانانی ئەو نەوتە خامەی بداتە ئەو مەسفایانە بۆی بەدەعمەوە بێت چکە تەزیری دەکاتن لەوەی بکاتە میزانیە و بداتەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە بە ئەو سەرفیاتانەی کە جەدوەلی خۆیان پێ هەیە ئەوە نییە بڵێن ژێرخانەکە دروست نەبووە ژێرخانەکە هەیە بەڵام ئەم قەیرانە وەی کردووە بڵێن سەرفی حکوومەت ناتوانرێت لەو بەشەی سەرفیکە ئەو لەوێتی دیکە هەیە لە کاتێکدا ینی هەرێمی کوردستان لەسەر ینی چێلگەیەکی تەواوی نەوت و سوتەمەنیدایە ینی خاوەنی گازوایلێکی زۆریشە ئەگازوایل ئەوەی ینی معلومەمە توکەنەوە دەردی نەوتی خام دەوی بدێ مەسوا تەسفیای بکەی بکرێتە گازوایل بە نرخێکی دیکەیە ئەین دەبێ میزانێک هەبی دامی بکەیت ئەوەی ئێستا دەیکاتن ئەوەندەی پێدام دەکرێتن ئەوەندە غازەیە زائیدەن چەند تۆربینێک بە گازوایل لە چەمچەماڵ لە هەولێر لە دهۆک ئیش دەکات بەڵام تۆربینی زیاتر توانایانی داراییان نییە بودجە تەئمین بکەن گازوایلی زیاتر بکڕن باشە ئێمە ینی بەپێی زانیاریەکان ینی ئێمە بەس زێدەتر قسە لەسەر ئەوە نەکەین کە ئەرکی حکوومەت لە بەرەمهێنانی کارەبا لە سوتەمەنی تەنانەت لە غازیش چەندە چەندی هەمومان دەزانین ئەو بەرهەمەی کە حکوومەتی هەرێم دەستەبەری دەکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زێدەترە بە بەراوردی وڵاتانی دراوسێ بکەین وەکو تورکیا وەکو کۆماری ئیسلامی ئێران بەڵام کێشە لە دابشکردنی بەرهەمەکان هەیە بۆ نمونە زێدەڕۆیەکی زۆر لە کارەبا هەیە زێدەڕۆیەکی زۆر لە مەسلەی غاز هەیە لە زۆر بواری دیکە لە مەسلەی ئاو هەیە ینی بۆ ئەمانە ینی چارەسەری ناکەن طبعا ئەمانە ئەوە دوو بابەتە مەسەن ئەوەی کە ئینتاجی دەکەی بەشی چەند دەکات زایدەن بەکارهینانی بەتەکیت لە کارەباش لۆسس لەسەرەوەی 20% هەیە 20 لە بۆ 30% دەبیتن بەشەکی معلومە لە خطوط دەڕواتن ئەوی دیکەی لە بەکارهینانەوە جە بە تەجاوزە بە شێوەیەکی بڵێن نایاساییە حتا کۆکردنەوەی پارش مەسەر لەکرێ ئەو ساعاتەی بەڵام بە حکمی ئەوەی ئەتوو کە بەردەوام لژنەکانی مەزێرەوانیش ئێستا لەگەڵ دایری کارەبا لە بۆ تەجاوزات و کارەکان بەردەوام لەگەڵ دەکا وەز ماگانە راپۆرتەکانیان وەردەگرن کە ئیزراعاتی چەند کرایە لەسەر ئەو تەجاوزاتانەی کارەبا کە بکرێتن هەتا بەکارهینانی ئاو چەند ئەو ئاوەی کە هەولێر بەرهەمی دێنی بە بیرەکان و بە هەرسێ پرۆژەی ئیفرازەوە کە دەگاتە سنتەری شار و ئەو کەمیەیە کە بەکاردێ و دەڕوات کە ئەوت پتەکەی دەتوانین لە منتەقەی سوێری ببینی کە کەمیەکێک زار زۆرە دەتوانین بڵێن سێ بەقەدەر ژمارەی خۆمان ئاو ئینتاج دەکرێت و سوو بەکارهینانیە بەڵام ئیجراعاتەکان لاوازن ینی بەڕێستان ئاماژەتان بە ئیجراعاتدا بەڵام ئیجراعاتەکان لاوازن زۆر جاریش لەسەر ینی ئەو ئیجراعاتانە تایبەتە بە خەڵکی هەژار تایبەتە بە هەموو خەڵک من زۆر بە سەراحەت ئەوەی تایبەتە بە هەموو خەڵک ینی کارگەکان دەگرێتەوە کارگە دەکرێتەوە دەگرێتەوە بەڵام قەبارەی ئەسان دەبێ واقعی بی قەبارەی ساعاتی کەمی کارەبا و فشارەکەی لەسەر خەڵک
زۆر زیاترە چکە کە خەڵک چەند سەعاتێک کارەبا دێتەوە هەوڵ دەدا باشترین سوود لە کارەبایی بگرین هەموو ئەو کەلوپەلانەی هەیتی بەکاری دینی ئەو جالۆ ئەو گەرمکردن بیان و گەرمکردنەوەی خۆیان بیان لەبۆ بەکار هینانی دیکە بیانی بەکارهێنانێکی چەند مڕکەس چکەگە کارەبا بەردەوام هەبی بەکارهێنانیشی بە تەبیعەتی لە خەڵک کەمتر دەبیتەوە چکە هەموو ئەتیزەکان هەموو دەمێ بەکار ناینیتن لە نەتیجەی ئەم کەمی کارەبایە خۆی لە خۆی دەڕاستدا ئیسرافەکەیە بەڵام واقعەتیش هەیە بە تەبیعەتی کەمی سەعاتەکەی بەکارهێنانەکانیشی زیاتر لە احتیاجاتی خۆی دەبیتن ئەمە لە نەتیجەی ئەوەی چکە کارەبا بەردەوام نییە باشە با ئێمە قسە زۆر لەسەر کارەبان نەکەین دیارە وەزارەتی کارەبا هەیە دەتوانێت وەڵامی تەواوی پرسیارەکان بداتەوە لە پرۆگرامی دابێشیشدا باز لە کێشەی کارەبا دەکرێت دەچینە مەسلەی سەرغاز ینی ئێوە بڕیارێکتان دەرکردووە نابێ هەر بوتڵێ غاز قنینەیە غاز لە 7500 زێدەتر نەفرۆشرێ بەڵام ئێستاژ لە زۆربەی گەڕەکەکان بە ئاشکرا ئەوانەی غاز دەفرۆشن بە 9000 تەنانەت دەگاتە 10000 زۆر جار نرخی غاز ینی بۆچی ئەم خەمساردیە بۆچی بەم شێوە ئیزراعات هەیە لە هەر شوێنێک هەبیتن مەفرەزەکانی قایمەقامیەتەکان و ناحیەکان ئیزراعاتی خۆیان دەکەن ئەوانەی کە بڕیاری پێدراتن غازیش بە کەمیاتی باشەیە کە بێزگە لەوەی کە ئێمە لە حکومت ئەو کۆمپانیایی کە غاز دەداتە پارێزگاکان و معاملە ئەهلیەکان ئەمە لە کەرکوچ حەسەیەکمان بۆ دێتن ئێستا هاوشێوەی نەوتەکە بڕێ غاز سەرەوەی 100 تەن لۆ هەولێر دێت ئەوەی ئاگادارم سەرەوەی 100 تەن بۆ سلێمانی دەڕواتن ئەمە ینی ئەو وەمان کردێک کە کەمیاتی غاز زیاتر بیلەوەی خەڵک وەکو بەدیلێکی نەوتیش مەسەر مەوادی غازەکەی بەکاربین بەڵام لە هەر شوێنێک کە ئیستیغلالێکی هەبی کە شەرت نییە لە هەموو شوێنێک حکومت پێی بزانێ بەڵام کە بزاندرابی بە تاکید ئیجراعات کەواتە مەفارزەکانی قایمەقامیەتەکان بەردەوام لەسەر خەتن لۆ ئیجراعاتەکان زۆر باشە مەسەلەی سوتەمەنی بە تایبەت دابەشکردنی نەوتسپی پێم وایە زۆرینەی خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە نەوتسپی بەسەریان دابەش بێ لە قسەکانی بەڕێستاندا جێبستی ئەوە بووم کە ئەم ساڵ لە وەرزی زستاندا زەحمەتە ینی تەواوی ناو باژێر و گەڕەکەەکانی شاری هەولێر بگرێتەوە کەواتە بەدیل غاز دەبێ ئایا غاز تەواوی پێداویستەکان بۆ خۆ گەرمکردنەوەی هاوڵاتیان هەیە بەڵێ غاز کەمیاتی زیاد وەکو باسم کرد لە کەرکوچیش حەسەیەک دێتن ئەویش داخل دەکرێت و دەدرێتە کارگەکان لەوەی بڕی غازی بەرهەمهێنان زیاد بیتن لە بەکارهێنانی نەوتی سپیش ئەوەی کە دێ دابەشی دەکەین تو عێراق بڕیار بوو کەمیەک نەوتی سپی ئیستیرات بکە و بەشێکی زیاتریش بداتە کوردستان ئەوەی کە بێتن بۆیە ئەمە دەڵێن ئەوەی کە ئێستا هەیە بەو شکلەیە بەڵام احتیمالە مەسەلەن بینی وەزارەتی سامانە سروشتیەکان بتوانانی کەمیەیەکمان پێ بدا بە تاکید دابەشی دەکەین بۆ ینی ئەوەی مەبەستە لێرکانە هەر کەمیاتی هەبی دابەش دەکرێت مەرزنیە وا بمینێتن مەرزنێ گۆڕانکاری دێتە ئاراوە باشە ئێمە پێمان ناوەتە ساڵی نوێ ساڵی 2017 ساڵی 2015 چواردە تا ڕادەیەکی زۆر بۆ باشووری کوردستان بە تایبەت بۆ هەولێرش وەک پایتەخت ساڵێکی قڕز بوو بۆ 2017 چۆن دەڕوان ساڵی 2017 گەربین تێڕوانەکە دەبێت لەسەر ئەساسی بەراوردەکان بیتن ئەمە لە مانجی هەشتی 2014 بوو داعش پەلاماری کوردستانیدا و لە مانجی شەردەی شەشیش بوو مووسڵ کەوت و پێشووتریش مانجی 3 و 4 بوو بجەبڕە لە بەغدا ساڵی 2014 بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە داعش لە هەولێر نزیک بەوە ڕۆژانێکی زۆر سەخت هەم قەیرانەکە زۆر قورستر بوو چکە توانای وەزارەتی سامان سروشتەکان لە حکوومەتی کوردستان ئەوەندە نەبوو کە ئەوەندە نەوتی ئێستا دەینێریتە دەرەوە بۆ ئەوەی بتوانێت بجە پەیدا بکە حکومەت پەنای بۆ قەرز بردبوو بەردەوام قەرزی دەکرد و داعشیش نزیک بوو بارێکی زۆر خراپ لەسەر کوردستان بوو بەراوردی 15 و 16 کە کردمان لەگەر 17 دەست پێ دەکەین و دابەزینی نرخی نەوتیش ئەمە ئەو ساڵ دەبین نرخی نەوت بەرز بوویتەوە و زیاتریش بەرز دەبتەوە هەموو پێشبینەکان ئەوەیە کە بەڵێ ئەمە تەئسیر لەسەر کۆی داهاتی کوردستان دەکات چکە بەشی زۆری ئەتیماداتی گەشتبینن دەبێت گەشتبینتر بێت چکە تو بەراوردی ئەرقامەکان دەکەین ئەو فشارە زۆرەی لە سەریشمان هەبوو لە شەڕی داعش معلومە ئێستا زۆربەی ناوچە کوردستانیەکانیش کە نەک هەرێم دەرەوەی هەرێمیش لەژێر دەستی پێشمەرگەدا ینی قارەمانەتی پێشمەرگە و توانیمان مەسەرن ئەم هەڕەشەیە و ئێستا شەڕ لە ناو گەڕەکانی نزیکی ناو مووسڵ و سەرزێ ینی گۆڕانکاری و پێشبینەکان ئەوەی ئەو ساڵ داعش لە ساحەکە نامێنە لە ناوەڕاستی ئەوەی کە هەموو جێبیسی دەبین لە پێشبینەکانی تحلیلاتی ئەمریکا و منتەقەکە ئەمانە هەموو گۆڕانکاری باشتر بە دوای خۆدەن چکە تو هەم
ئیمکانیاتی دارایی هەم مرۆیی کە تەخسیس کردێ بەکارتی نایە لەوێ کەم دەبێتەوە دەتوانێت بۆ شتی دیکە وەکو حکوومەت بەکاری بینی و نرخی نەوتیش کە دەبینین بەرز دەبیتەوە وازحە لەسەر ئەوەی ئێمە وەکو خەڵکی کوردستان خۆڕاگیریەکی زۆر لە خەڵکە بوو چەند 2 ساڵە فشارێکی زۆر لەسەر بوو خەڵک توانی ئەم ڕۆژە زۆر ناخۆشانە بەسەر باتن کە هەڕەشەی لەسەر بوو بەڵێ تەحەدیات و ڕکابەریمان لە پێشمایەواتە پێ دوایە ئەمەی ئەمن دەیبینم 2017 گەشتبینم زیاتر لەوەی بەراورد بکەین لەگەڵ 2016 ئینشاءڵڵە جیاوازتر دەبیتن هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی داراییەوە کە هەموو پێشاتەکان وازە داهاتی کوردستان زیاتر دەبی بە پێی ئەو نرخانەی کە نەوتەیە زۆر باشە ئێستا لە نێو سنتەری شاری هەولێردا لە هەندێک شوێندا ینی پرۆژەی گەورە دەبینم و دەست بە بیناسازی کراوەتەوە ینی لە شارەکانی نیشتە جێبوون و لە هەندێک ئەپارتمانی زۆر گەورە هەن لە نێو هەولێردا ئەمە ینی ئەم جوولانێکی لە خۆڕا دروست بووە یاخود چۆن دروست بوو یان طبعا بەتاکیت کەرتی تایبەت بە حکمی زیرەکی خۆی کە استثمار دەکایەن لە هەر شوێنێک لە هەر وڵاتێکدا کە مثلەن جمو جۆڵێکی دەبێتن کۆمەڵێک مؤشراتی خۆی هەیە چونکە وازحە ینی سەرمایهدار بە دوای شوێنێکی قازان زەگەڕێکە جوولەی تێدابی حرەکەی تێدابی داهاتی هەبیتەوە و ئۆپشنیش زۆرە لە بۆ خەڵک ئەمڕۆ لە دنیادا مەسەر لە تورکیا هەیە لە ئیمارات هەیە لە شوێنێکە ئەوەی کە لە هەولێر دەبینێن بەردەوام هەولێر ئیشەشی تێدا هەبووە ئەنجیاواز بووە بە حکمی ئەوەی کە دەتوانین بڵێن نزیکی 65 لە سەتی سەرجەم وەبەرهێنانی کوردستان لە هەولێر بووە لە ساڵانی ڕابردوو لە نەتیجە وەژێرخانێکی ئابووری بەهێزی وەژێرخانی حکومەتی ئەمە لە 2004 تا 2014 10 میلیارد دلارمان لە ژێرخانی هەولێر سەرف کردێ بۆ هەموو سێکتەرەکان گەورەترین ژمارەی پرۆژە جێبەجێکراوە ئەمە هەر بە تەبیعەتی خۆی هەم وەکو پایتەخت ئەو پێگەی هەیە هەم بەو ژێرخانەی کەرتی تایبەت چەک و حکومەت توانایەکیدا هەولێر کە بەردەوام بوونی تا حدێک هەر هەبووە لەگەر ئەو قەیرانانەی کە لە سەریشی هەبووە کۆمەڵێک بەشی پرۆژەکانی وەبەرهێنان و ئێستاش پرۆژەی پیشەسازی پێشکەش دەکرێت و خەڵک درستی دەکاو و ئێستا هەولێر کۆمەڵێک بەرهەمی خۆماڵیمانە ئینتازەکە و دەمادەش هەیە هەر تەصدیر دەکرێت دەستاوە دەرێ ڕوونی سیارە شیشە کۆمەڵێک شتێ ئێستا جوولەیەکی باش لە نێو بازاڕی هەولێر دەستی پێکردووە لەگەڵ ئەو گۆران کاریانە و پێشهاتانەی کە خەڵک و بەرهێنانی شەستی پێ دەکات و کارتی تایبەت دەست پێ دەکات جوولە زیاتر بوویتەوە لە پرۆژەکانی وەبەرهێنان و ئەو بەشەی کە کەرتی تایبەت و دروستکردنی ئاپارتمان و بەر ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکردی بەڵێ ئەو حرەکەیە زیاتر ئێستا هەستی پێ دەکرێتن و کە فرسەتی ئیشیش لۆ خەڵک زیاتر دەبیتەوە باش لە 2004 هەتا 2014 بۆ هەرێمی کوردستان بە تایبەت بۆ هەولێر ینی پێشکەوتنێکی یەکجار گەورە بوو ینی دەکرێ بڵێن ئەمە خەونە بوو جارێکی دیکە دووبارە نابتەوە بۆ هەولێر ئەو پێشکەوتنەکە لە 2004 تا 2014 دروست بوو توانین بڵێن کە فرسەت دەبێ ئاوا دەبێت کە فرسەتێک هات لە بۆ کوردستان لە دوای 2004 چکە بەر لە ئەو ئێمە هەم لە ڕووی دەستوری پێگەی یاسایی هەرێمی کوردستان نەبوو چکە هەرێمی کوردستان لەپەر لەلایەن پەرلەمان و خەڵکی کوردستانەوە ڕاگەیاندرا بوو بەڵام لە دوای 2014 و لە ناو چوارچێوەی دەستوری عێراق بە شێوەیەکی فەرمی مامەڵ لەگە هەرێمی کوردستان و ئەو پێگەیە سیاسی کە ئێستا هەیەی بوونی قونسولیات و هەم هاتنی داهات کە 17% کوردستان کە تهدید کرا کە لە بەغداوە و ژێرخانی ئابووریشمان نەبوو ئەمە بەڵام ئەمە توانیمان لە نقطەیەک مەسەلەن بە بەسیترین میسال وەگرن فڕۆکەخانەی هەولێر ئەو ڕۆژەی کە مانجی 2003 ئەو کادەم وەکو بریکاری وەزارەت دیواستنەوە گەیاندە بووم وەکو نمونەی پرۆژەیەک دینەوە کە لە فڕۆکەخانەی هەولێر تەنها ڕەنوەیە قەدیمەکە بوو هیچ بلۆکێکی لە عەرز نەبوو مەراسیمێک کرا کە پاتریۆس قایدی فڕقی 101 بوو لە مووسڵ هات شەهید سامی عەبدوڕەحمان کە نایب ڕەئیس وزرا بوو لەگەڵ کاک حەیدەر وەزیری گواستنەوەگان بێکەوە مەراسیمێک کرا لە مەتاڵ کە ئێرە دەکەینە فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی کە بلۆکێک لەسەر ڕەنوەیەکە نەبوو و توانرا لە ماوەی ئەو 10 ساڵی کە فرسەتە چەند فڕۆکەخانە وەکو نمونەیەک و هەموو پرۆژەکان بۆیە وەکو خەونێک نییە بەڵێ کە فرسەت هەبێ بە تاکید ئێستا ئەرزیەتەکە باشتریشە لە بەرچی ئەو ژێرخانە دروست بووە ژێرخێنمان نەبوو ئێستا کە ژێرخانێکمان هەیە بەڵام ئەم قەیرانەی سەرن هەم سیاسی هەم ئابووری و هەم دارایی کە هەیە لە کوردستان کە مؤشراتەکان بەرە و زیاتر حەل دەڕواتن ئەگەر مەسەلەن بەراوردی خۆشمان بکەین لەگەڵ عێراق ئەو زەرەرانەی بە عێراق گەشتیە لە نەتیجەی داژیکردنی داعش لە بۆ مووسڵ و ڕوومادی و تکریت و بێجی و ئەو زەرەرانەی پێکێتیە و کە وەکو بەرپرسیارەت دەکەوتە سەر حکوومەتی ئیتیحادی بۆ نۆژەنکردنەوەی ئەو شوێنانە کە بە ملیارات دۆلار حساب دەکرێتن
باری دارایی هەرێمی کوردستان لە ئایندە ئەوەندە قورس نییە بەراورد کە عێراق هەیتی ئەگەر کە ئەو منتەقانە نۆژەم بکاتە چکە داعش و هێرشە هینە بەڵام شارەکانمان ماوە ئاوەدان ماوە نەگەشتە ئەو شوێنانەی چەند شنگار و جەلەولا و چەند شوێنێک زەرەری پێکەت کە دەتوانرێت جیاواز دەبی لەوەی بۆیە دووبارە کە فرسەتەکە بێت بە تەکید ئەو توانای زۆر باشە با باز لە فرسەتەکان بکەین ئێستا هەرێمی کوردستان سەر بە خۆیانە نەوتی خۆی دەفرۆشرێ ئابووری بەغدا بە شێوەک لە شێوەکان وەکو پێویست نییە وەکو 2013 و 12 نییە مەترسیەکانی داعش نەماوە لەسەر باشووری کوردستان و ئێستا گەورەترین پرۆژە لە باشووری کوردستان و گۆڕانکاری لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە باشووری کوردستان لە 2017دا ینی پرۆژەی سربەخۆیی خۆی ڕابگەینێ ئەمە بۆ هەولێر فرسەتێکی تازە نابێ بە تاکید بۆ هەموو کوردستان بۆیە ئەمە لە کوردستان کێشەی سەرچیمان خۆمانی پرۆسەی سیاسی ناو کوردستانە ئەمە هەمومان لەوانەیە هەر کەس لە شوێنی خۆی تێبینی هەیە لەسەر ئەدای حکومت لەسەر وەزارەتی سامانە سروشتەکان ئەمانە ملاحەزاتن لۆ بەڵام قابلی چاکردنە بەڵام دەبێت شتێکمان لەبەر چاوبی کە ئەمە حەقیقەتە ژێرخانی کوردستان لە ناوت سەفر بوو یعنی ئینتاجی بەرهێنانی نەوت و تەزدیری ئەوەی لە هەرێمی کوردستان لە دەست خەڵکی کوردستان بوو سەفر بوو بەر لە 2004 بەڵام ئێستا ژێرخانێکمان هەیە دروست بووە بەڵێ کەم و کوڕی تێدا بووە گەندەڵی تێدا بووە مەشاکلی تێدا بووە بەڵام ئێستا مرچی هەرێمی کوردستانە کە توانیتمان ئەو چەند سەد هەزار بەرمیلێت چکۆ هەر ڕۆژە و ڕقەمەک دەگوترێتن اختصاصی من نیە بەڵام ئەوەی کە مەسفاکانی کە هەمانە ینی نێزی سەرەوەی 220 هزار بەرمیل ئینتاجی مەسفامان هەیە لە کوردستان ئەمە ژێرخانێکی گەورەیە خەتی بۆری نەوتمان هەیە بیرەکانمان هەیە قودرەتی تەزدیرمان هەیە ئەگەری ئەوە شەیە غازش هەناردەی ئەوەش بکرێت بۆیە بۆ ئێمە خەڵکی کوردستان چاکردنی ئەو پەیامی جەنابی سەرۆک بۆ هەموو لایەنە سیاسیەکان بۆ دانیشتن بۆ چارەسەرکردن بەڵام ئێمە خەڵکی کورد توانرا ئەو ژێرخانە دروست بکرێتن کە ئێستا یعنی دەستکەوتێکی گەورەیە بەڵام خەلەلی تێدا هەیە کەس ناتوانانی ئینکاری بکاتن بەڵام قابلی حەلە قابلی چارەسەرکردنە بۆ ئەوەی بتوانین ئایندەیەکی باشتر کەواتە هەولێر متمانی خۆی لە دەست نەداوە بۆ سەرنجەوە بەرهێنەرانی بیانی بە تایبەت ئەو وڵاتانەی کە نەوەک هەر بڵێن باسی تورکیا بکەین کۆماری ئیسلامی ئێران بکەین تەنانەت وڵاتانی دەرەوەی لە یەکێتی ئەوڕۆ بەڵێ بە تاکید ئێستاش وەفت هەیە دێتن و بەرهێنن چاویان لێ چکە هەموو خەڵک کە پێشهاتە سیاسەکان دەخینتەوە دۆزانێک کۆتایی داعش پرۆسەیەکی دیکە لە عێراق دەست پێ دەکاتەوە ئاوادانکردنەوەی ئەو مەنتەقانە بزن بژانەوەی ئابووری بە دوای دادێتن ئەمانە هەمووی مؤشراتی وازەحە لە مامەڵەکردنی مەسەرەن ڕۆژئاوە و ئەمریکا و جیرانەکانیش لەگە کوردستان و هەولێری پایتەخت ینی ئەو متمانە زۆر و وازەحی ینی بەسیترین شت ئەو مەراسیمە پرۆتۆکۆلی و ڕسمیایی بۆ سەرۆکی فەرەنسا کە لە مەتاری هەولێر کرا لەگەڵ بەغدا بەراورد پێ بکەی ئەمانە کۆمەڵێک مؤشراتی وازەحە بڕوابوون و متمانەیە بێرە بە جیهازی ئەمنی بە قودرەتی ئەمنی ئەو وڵاتە بە مزداقەتی بە خەڵکەکەی بە حکوومەتی ڕاستە دیسان تاکید دەکەمەوە کێشەمان هەیە مەشاکلی تێدایە بەڵێ گەندەڵی ڕوودایە چکە تو پرۆسەیەکت هینە بە دەرنیە لە کەم و کوڕی وەکو بەڵام تاکید دەکەمەوە قابلی حەلە بەڵام خەڵکی خۆمان کوردستان ئێمە دەبی ئەو ڕوحیەتەمان تێدا هەبی لەگەڵ یەک دابنیشین بۆ ئەوەی یەکتر قبول بکەین بۆی بتوانین چارەسەر شتەکانیش بکەین زۆر باشە هەرچەندە لە ڕووی سەقامگیریەوە ینی پێم وایە بۆ چوونی زۆربەی چاودێران و بەرپرسان لە دەرەوەی هەرێمی کوردستان و ناوەکە سەقامگیری کلیلی سەرکەوتنەکانی هەرێمی کوردستانە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک حالەت هەن لە شاری هەولێر بە تایبەت ئەگەر قسەی لەسەر بکەین ئاماری 2016 باس لەوە دەکات 492 حالەتی دزی هەبووە لە شاری هەولێر ئەمە بۆچی دەگەڕێن طبعا ئەمە مەسەل هەولێرە تو بابەتە ئیرهابیەکانە بابەتی جەرائیمی تەقلیدیە کە دەکرێت و زاد دزیە نەوعی دزیەکانیش مەسەلەن کە ڕوویدایە چنەوەیەکە لە هەولێر بێزگە لە بەرفراوانبوونی بەرپێی دانیشتوانی خۆمان و گەشەی ئابووری و ئەو هەموو پارەی تەداولی پێ دەکرێت لەگەڵ ئەو ئەزمێژ ڕۆژانە لە هەولێر لە بازاڕەکانی دۆلار و کڕینی عقارات و ئەوەی کە لە مەجای بازرگانی خەڵکی خۆمان ئێمە بەو ئاوارانی کە ئێستا لە مووسڵەوە شاتن لە هەولێر 800 هزار ئاوارە و پەنابەری لێیە ئەنی لە شارێکی وا گەورە کە بە پێی آخر حەسر و تەرقیم ئەمە کە کردمان نشتی ملیۆنە و 950 هزار کە ژمارەی دانیشتوانی بوو سەرەوەی 800 هزار کەس ئاوارە و پەنابەر ینی نشتی 2.5 میلیۆن زیاتر خەڵک لە سنووری ئەو پارێزگایە و بە تایبەتی سنتەری شاریش
و هەموو خەڵکە و جم و جۆڵیە و ئەو فۆکەسەشی لەسەرا کە هەوڵ دەدرێت وەکو پایتەختی کوردستان هەرژینەکی تێدا هەبێتن زۆر وازحە دامو دەستگاکانی ئێمەش قەیرانی دارایی تەسیریان لێ دەکاتن بە طبیعەتی حال مەسەن دەستگای پۆلیس ئاسایش پێشمەرگا زێرەبانی هەمووی مەشغوڵبوونی پێشمەرگە و زێرەبانی بەشی زۆری بەبەرەکانی جەنگ لەگەڵ ئەوەش بەراوردی چکە هەموو شتێک ڕێژەیە دەری بینی ئەو جەرائیمە تەقلیدیانەی کە دەکرێن و ئیزراعاتی کە کرایە بەرامبەریان جەریمە ڕوودەدات بەڵام ئیزراعاتەکانیش چنە ئەمانش پێوەرێکن چکە هەموو ئیزراعاتیان لەگەڵ کرایە بۆیە بە تاکید هیچ شوێنێک بەدەر نییە لە جەرائیم و لە ئینسانی خراپ بوو لە هەموو دنیا و هەموو زەمانێکە بووە بەڵام دام و دەستگاکان کە هەوڵ دەدەن هەم کەمترین و ئیزراعاتیش زۆر باشە ئەوەی بەدڵنیایی و شاناز دەڵێن کرایە بەڵکەوەی پێویست بە کرایە دیارە لە تۆڕە کۆمەڵاتیەکان چەند پرسیارێکی هاوڵاتیان بۆ من هاتووە ناچارم دوو پرسیاریان تێدا هەڵبژێرم یەکێکیان بازدەوە دەکات کۆمەڵێک لەو زەویانەی کە حکوومەت داویەتی بە خەڵکو فەرمانبەران ساڵ و نیوێک زێدەترە تاوکە ئێستا تاپۆ نەکراون چارە نووسی ئەو زەویانە چۆن دەبێ و ئەوەی دیکەشان هاوڵاتێکی دیکە بازدەوە دەکا بەداخەوە دەڵێ هەرچەندە نەوتی سپی لە بازار یعنی حکوومەت دابەشی ناکە بەڵام لە بازاری ڕەشدا نەوت هەیە بۆچی ئەو نەوتە لە بازاری ڕەش هەیە کەچی حکوومەت دەڵێ نەوتم نیە دابەشی طبعاً ئەمە ئەوەی یەکەم مەسەلەی تاپۆی زەویەکان پرۆسەیەکە لە بینی شارەوانی و بەلەدێ دەڕواتن و ناوە ئەو کارتانە ئەعلان دەکرێت بە کۆمەڵی بەردەوامە ئەو پرۆسەیە دەڕواتن بەردەکرێت نەوتی سپی باسم کرد دەبێت بودجەیەک هەبێ بیکڕی تو بیکڕین کە لە دەرێ ئەمە خەڵکە کاتیە دوازە کە زیاتر ڕێمان پێدایە کە نەوتی سپی ئیستیراد بکەن بینەوە بەڵام بە سەری بازاری ڕشت بەتەکیت دەفرۆشین بەڵێ لە بازاردا هەیە هەمومان دەزان هەیە بەڵام دەوڵەت حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بودجەیەکی هەبێ بچی بیکڕیت و بە سەعرێکی هەرزانتر بیداتە هاوڵاتی ینی لێرە میزانیەک زەر دەکاتن حکوومەت ئەو میزانیەک کە لەو بابەتە سەرفی دەکات باسم کرد بەڵام حکوومەت میزانیە بۆ بەرام قەیرانەی کە تێدا هەیە زۆر باشە ئەوەی حەسارۆکان زۆر تەکیدی لەسەر دەکەن ئەو زەویانەی هەشتی حەسارۆکان کە ئەوان چارە نووسیان بەچ دەگاوە خزمەت گوزاری زۆر کەمە لە هەشتی حەسار بەڵێ بەتاکید بەش 16,000 قەتعی سەکەنیە کە موڵکی خەڵکە ئاپۆکرای هەموو لە خەڵکەکەی خەدەم خزمەت گوزاری لۆ نەچووە چکە کاتی خۆی مەسەن ئەو گەڕەکانی کە ئاوادان دەکراوە خزمەت گوزاری لێگەریان دەچوو و ئەوێ ئاودان نەکراوە بە حقیقەت ینی خەڵکی خانووی نەکرد چکە سێ حەسارۆک و پێنجی حەسارۆک و تەنیشتەکانی وی هەمتە سەرەوەی وی ئەو منتەقانەی کە دروست کران و خەڵک ئەوەی تێدا کرد خەدەمات ڕۆی بەڵام بە حکمی ئەوەی زیاتر ماوە بەو قەیرانی ئێستاش کە هەیە معلومە چکە دەبێت بودجەیەکە بێت و بتوانانی خزمەت گوزاری بگەینی ئەوەی ئێستا دەگوزارێ ئەو 20% داهاتی شارەوانیەکان دەگەڕێتەوە ئەمە باشە هەندێک پرۆژەی خزمەت گوزاری بەڵام بەشی ئەو بودجێ نیە بتوانین مەسەن گەڕەکە پرۆژەی زۆر گەورە بکاتانیا ئەساسیەکانی بەڵێ ئەوەی کە گەشتبینیەکانمان لەو ساڵ کە لە گەشەی ئەو گۆڕانکاریانە کە هەبێت بتوانرێت ئەو بودجەیە لە کوردستان هەبیتن و دەست بە خزمەت گوزاریەکان لە هیواین ساڵی ئایندە ساڵێکی باش بێت بۆ تەواوی خەڵکی کوردستان و خەونی گەورەی کوردیش بێتە دی بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر زۆر سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە. بینەران و بیسەرانی بەڕێز جارێکی دیکە سڵاوتان لێبێت تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە حەشدی شعبی و ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی باسی ڕۆژ بەڕێز شاخەوان عەبدوڵڵا ئەندامی لژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق لەگەڵمانە. بەڕێز شاخەوان عەبدوڵڵا بەخێر بێن. بۆ باسی ڕۆژ قسەی هەرە زۆر کە هەڵبگرێ باز لە حەشدی شعبی دەکرێت باز لەوە دەکرێت هەوڵێکی جددی هەیە لەلایەن بەرپرسانی حەشدی شعبی چەندیەکەیەک دروستکە لە ناوچە کوردستانیەکان بە تایبەت لە پارێزگای کەرکووک ئەمانە قسەن یاخود بەڕاست هەڕەشەی جددین. زۆر سپاس دیارە ئەگەر بێت ئێمە باز لە مەترسیەکانی حەشی شعبی بکەین مەترسی بۆ نێوخۆیشی ئەهەیە بەوەی کە ڕەنگە لە ساڵی داهاتووە زیاتر ئەم مەترسیە زەق بێتەوە کاتێکە ئینتیخابات نزیک دەبێتەوە هەندێک لایەنی سیاسیشی ئەمە ترسی ئەوە دەکەن کە حەشی شعبی تیارێک لە تیارەکان بەکاری بێنێ بۆ ژمارەی کورسیەکانی خۆی پێزاد بکەوە ئەگەر باسی سونەکان بکەی هەست دەکەن جگەلەوەی کە پێشتر لە سوپای عێراقا ڕدریان لێکرا بوو ئێستا هەر سوپایەکی تائیفیاتەوە بە مەترسیە زان بۆ سەر ناوچەکانی خۆیان بە تایبەتی و ناوچانەی کە
حەشی شابی چووەوە ئازادی کردووە و باجی ئەوشیاندا لە دیالە پارێزگایان لە دەستداوە لە تکری ناوچەی بێژی و هەندێک ناوچیان لە دەستداوە لە زۆر لە پارێزگاکانی ترەوانەی کە حەشی شابی چووە زۆر جار سوکایەتی زۆریان پێکراوە زیاتر مەترسیەکان یاخود تەمەشاکردنی ئەو هێزەوەکو مەترسیەک لەوەی کە ئەمە هێزێکی تائیفیە قەومێتی تریتیانە نەتەوەی تریتیانە دەکرێت لە ئایندەیە بە مەرامێکی سیاسی بەکاربێنێ بۆ تەوسیاکردنی نفوزی خۆیان لە ناوچەکە چ شیعەبێت چ حکوومەتی عێراق بێ بەرامبەر بە کورد بەڵام ئێمە باسی مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان دەکەین. باشە بەس پێشەوەی باز لە مەترسیەکانی سەر هەرێمی کوردستان بکەین تۆ باسی لەوە کرد کە هێزێکی تائیفیە بەڵام پەرلەمانتارانی کورد نوێنەرانی کورد لە بەغدا بەشێکیان دەنگیان بە شەرعیەتی ئەو هێزەدا و بوو بە هێزێکی شەرعی لە عێراق. طبعاً کاک کامەران دەنگدان بە حەشی شابی فەرقی لەوە هەیە کە تۆ ئێمە ئەگەر وەکو کورد هەموو کوردیش لەوێ نەبووە ئەو پرۆژێ دەچوچکان ئاخر جار بە ئێمەیان گوت حەشی شابی دەنگی پێ بدەن یان نەدەن ئێمە دەیڕوێنین ئەمە بابەتی واقع حاڵە چکەوان زۆرینن لە پەرلەمان و لە ماوەی سێ مانگی پێش کۆتایی هاتنی خول ئەم خولی پەرلەمانە هەرچی ڕۆیشت ئەوان بە زۆرینەتیان پەڕان بابەتی موسائلە و عەدالەیە و کۆمەڵێ پرۆژەی ترێک ئەوان بە زۆرینەتیان پەڕان بەڵام ئێمە لەوێ کە مناقەشەمان کرد لەسەر حەشی شابی وتمان ئەمانە شەهیدیان داوە برینداران داوە هەموو استحقاقیان بدەنێ نەک ئەوەی کە بە موسسەیەکی جابێ لە وەزارەتی دیفاع ئێمە وەکو کورد داوامان کرد لژنەی ئاسایش و بەرگری و هەندێک لە ئەندامانی پەرلەمانی خۆشیان کە من ئەو فکرم تەڕح کرد بە تایبەتی سەرۆکی لیژنە کە لە سەدرەکان لەگەڵ ئەوە نەبوو کە موسسەیەک لە خارج وزارەتی دیفاع بێ ئیتیفاقمان کرد کە لە چوارچەوەی وەزارەتی بەرگریە کۆ بکرێنەوە یاخود سەر بە وەزارەتی بەرگری بن ئەوە نەبێ موسسەیەکی سەربەخۆ بێتە مەترسی لەسەر بەشەکانی تری مەنزومەی دیفاعی عێراقی بۆیە دەنگدان کوردەنگی دایە دەنگی نەدایە سونەش دەنگی نەدایە ئەو پرۆژەیە دەچوو تەنانەت هەندێکیان لەگەڵیشی نەبوون شیعەکان و بە سەراحەتش لە کۆبوونەوە باسییان کرد نەک کۆبوونی پەرلەمان لە کۆبوونی لیژنەی ئاسایش بەرگری لە دژیەوە بوون کە حەشی شابی بێتە پرۆژەیەک وە بۆ پەلەکرا لەوەی کە ئەو یاسایە تەشریع بکرێ ئەوان پیان وابوو زەرورەتێکە بوو کە داعش بوو وای کرد حەشی شابی دروست بێ لەوە ترسان کە مووسڵ لە ماوەی مانگێکە بە پەلە ئازاد بکرێ و ئەو ئەهەمیەتەی حەشدەی شابی مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان مەترسی جددین یاخود تەنیا کۆمەڵێک ئاماژە و خوێندنەوەی تایبەتن لە کاتێکدا من بۆیە ینی ئەو پرسیار دەکەم لە کاتێکدا نە سەرۆکی هەرێمی کوردستان نە سەرۆکی حکوومەت یعنی هیچ بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستان بە ئاشکرا باسییان لەوە نەکردووە کە حەشدی شابی مەترسین بۆ سەر هەرێمی کورد. طبعاً کاک کامەران ئەگەر حەشی شابی نەک 120,000 بێ ئەگەر 400,000 بێ کوردی لەگەڵا نەبێ مەترسی نییە بۆ سەر ئێمە کە ئێستا لەم قۆناغە باز لە مەترسیەکان یەکەین ئەوەیە کە هەندێک لە گەنجەکان ئێمە ئینخراتی ناو حەشی شابی کراون بە جۆرێک لە جۆرەکان مەوزعی پارەیە تەماحیان خراوەتە بەر دائمیکیان لە پشتەوەی ئەمانە وای کروێمە مەترسی پێ دوایە ئێستا حالی حاضر خەڵکێک بە ناوی کورد بۆ تا ئەندام لە بەڵێ ینی حەشی شابی ئێستا خەریکی تەشکیلەی لیوایەکن لە سنووری کەرکووک و بەرپرسی ئەو لیوای ئەندامی مەڵبەندیەکێتی نیشتیمانی کوردستان هەر چەندێکێتی مەڵبەندی کەرکووکیانەک لەسەر ئاسی مەکتەبی سیاسی مەڵبەندی کەرکووکیان بەڵقەیەکی کردووە کە ئیجرات لەگەڵ هەموو ئەو کەسانە بکرێت کە یەکێتین و پۆستیان هێوچون ڕاستە بازدەوە دەکرێت 2000 کەسێکن بەڵام بە فەرمی ینی بەرپرسانی کورد تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانش ئەوە ڕەت دەکات. طبعاً فەرمانی لیواکە دەرنەچووە تەنها ناونووسینە پێشتیش ئەم پرۆسەیە کامەران لە ساڵی 2015 هەمان پرۆسە ناو کەرکووک دەستی پێکرد بەڵام ئیعازدانی هەردوو حزبی سەرەکی لە کەرکووک پارتی و یەکێتی بۆ ئەندامەکانی خۆیان ئەو پرۆسەی پەک خست و خەڵک ئەوەی کە دەویست بچێتە ناو حەشی شابیەوە توانی لە ناو پێشمەرگە جیان بکرێتەوە و بوونە بەشێک لە ئێزەکانی پێشمەرگە بەڵام ئەمەی کە ئێستا مەترسی ئەوەیە تا ئێستا فەرمانەکە دەرنەچۆ بۆی کە تەشکیل بکرێن بەڵام ناو نووس دەکرێن و پێشیان وتراوە بەڵێ نێوان پێدراوە کە لە دوای تاواکردنی ناوەکان ئەمانەوەکو بەشێک لە مەنزومەی حەشی شابی چۆن قەنەعات بە قسەیەکی لەم شێوە بکەین لە کاتێکدا ئیدارەی پارێزگای کەرکووک لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان ینی بەرپرسیارەتی ئەمن و ئاسایشی ناوچەکە بە پلەی یەکەم بۆ خۆی دەزانێت چۆن دەکرێت هێزێک لە کە پێی دەگوترێت حەشدی شابی هێزێکی تائیفی ینی یەکێتی ڕاستی بە هێزێکی لەم شێوەیە دەوان کاک کامەران ئەوانەی کە بە هەستە نەتەوەیەکان یاخود تابعێکی نەتەوەیان هەیە لە کەرکووک بە تایبەتی لەبەرەوەی لە کەرکووک و دووس قورماتەوە ناوچانەی مە خلافمان لەگەڵ نەتەوەکانی تر هەبووە خەڵکێکەیە یەکێتیە بەڵام خەڵکێکی نیشتیمان پەروەرە خەڵکێکەیە پارتیە لە دەرەوەی پارتی بوونی زیاتر وابەستەی بە بابەتی نیشتیمان ئەو شتانە ئەوانەی کە هەست دەکەن حەشی شابی مەترسیە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر کورد زیاتر ڕەخنەکە لە یەکێتی نیشتیمانی دەگرن بە حکمەوەی کە وەک جەناب باس کرد
ئەوان لەو ناوچانە باڵادەستن چکە ئەگەر مەکتب خارید بەرەوسەرەوە سنووری محوەری 5 تەمەشا بکەی حەجی شعبی لێ نییە و کەسیش بۆی نییە دروستی بکارە بەرەوەی ئیعازی پارتی مرکزیە کە نابێ حەجی شعبی جگە لە پێشمەرگە هیچ هێزێکی تر هەبێت جا ئەو هێزە ئەگەر کورد بێ لە ناو حەجی شعبی بۆ خۆی بێ سوپا بێ تەنانەت ئەندام پەرلەمانەکان موافقی عەبادیان هێنا لیوایەک بێن لە سنووری دبست ئەو لیوایە حرەکەی پێ بکرێ بۆ سنووری حەویجە لە کاتی پرۆسی ئازادکردنەوە محوەری 5 بەوە ڕازی نەبوو محوەرەکانی تریش بەڵام مەوزوعی حەجی شعبیش بۆیە ڕەخنەکان ئاراستەیەکێتی دەکرێت لە سنووری محوەری 4ەوە هەموو ئەو محوەرانە بە دەزێکێتی نیشتمانیە تا دەگاتە سلێمان بەگ و دەسوڕێتەوە بۆ سنووری سعدی و جەلەولا لەم سنوور ئەگەرێکێتی مەیلی لێ نەبێت حەجی شعبی دروست بێ نایڵێ ینی ئەگەر ئەندامەکانیشی بە قسەی نەکات دەتوانێت سنووریان بۆدانەکە کەمە سنووری من قبول ناکەم بەڵام یەکێتە چ قازانج دەکات لە دروستکردنی هێزێک کە کۆنتترۆلەکەی لە دەست خۆی نەبێ و لە دەست بەغدا بێ بە تایبەت یعنی قسەی زۆر لەسەر ئەوەیە ئێستا میدیاکانی سعودیا بازدەوە دەکەن نووری مالکی لە چوارچەوەی سەردانەکەی کە ئێستا لە کۆماری ئیسلامی ئێرانە داوای لە بەرپرسانی ئێران کردووە کە ببێت بە فەرماندەی گشتی هێزەکانی حەشدی شعبی و لە ژێر فەرماندەی قاسم سولەیمانی کاروبارەکان بەڕێوە بە چۆن دەکرێ یەکێتی هێزێکی لەم شێوەیە ینی کلیلەکەی تەسلیم بە من نووری مالکی بکە طبعا تا ئێسا یەکێتی موقفی ڕۆن نییە و من چەند جارێکیش و ئێساش لە ڕێگەیان بەرنامەی جەنابتانەوە داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم مەکتەبی سیاسیان بێتە سەرخت لەسەر ئەم مۆزوع موقفیان هەبێ چکە ئەمە مێژووە بەیانی ئەم هێزە دروست بوو بووە واقع مەترسیە بۆ سەر بەڵام بۆ سەرۆکاتی هەرێم داوا لە یەکێتی نیشتیمانی کوردستان ناکە بۆ حکوومەتی هەرێم داوا ناکە بۆچی شاخەوان عەبدوڵڵا وەکو پەرلەمانتارێک دەبێت داوا دەزانی چی کامەران من ئەندامی پەرلەمانم نوێنەری پارێزگای کەرکووکم و لە ئێستا لە ناو پەرلەمانی عێراق خاوەن زۆرترین دەنگی کوردم لە ناو پەرلەمانە بە ئەرکی خۆم زانی و ئەوەندەی کە خەڵک پەیوەندیم پێوە دەکا من دەبێت بەرپرسیارەتی خۆم لاستۆ بگرم بەوەی کە ئەم مەترسیانە بگەێنم بگەێنمە پارتی بگەێنمە یەکێتی بگەێنمە سەرۆکایەتی هەرێم و داواشم لە وەزارەتی مەترسیانت گەیاندووە یاخۆ دەتەوێت لە ڕێگای کوردستان 24ەوە بیگەین لە ڕێگای کوردستان 24ەوە دەیگەێنمەوە پێشتیش گەیاندومەوە لە کۆبوونەوەی خۆشمانەوە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش باسم کردووە هەموو ئەم مەترسیانم گەیاندووە و لەگەڵ مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانیش قسەم کردووە دەبێت موقفیان هەبێت لەسەر ئەم مەوزوعات چکە خەڵک ئەم هێزە بە نیگەرانی لەسەر ئایندەی کوردستانی بوونی ئەو ناوچانە ئازانێ بۆیە دەبێت ئەوان موقفێکیان هەبێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەزارەتی پێشمەرگە موقفی هەبێ بەوەی تا ئێستا ڕێگەی نەداوە هیچ هێزێک لە سنووری کەرکووک جگە لە پێشمەرگە بوونی هەبێ دەبێت ئەو موقفەی ثابت بێ لە بەرامبەر حەجی شعبی ئەگەر ئەندامەکانیشی کورد بن تەبعاً ئەو سیاسەتەی کە ئێمە دەزانین لە پشت ئەوە چییە کە ئەمانە ئێسا کورد وەرەگن حەجی شعبی ئەوانە دڵسۆزیان نیە بۆ گەنجەکانی ئێمە بەڵکو بەبیرتان دێت پێش ئازادکردنی بەشیر کۆمەڵی هێز لە کەربەلا و ناوچەکانی ترەوە هات بە حجەی ئەوەی کە بەشیر ئازاد بکرێ دوجار کە بەشیر ئازاد کرا ئەو هێزە چوونەوە نەمان لەوێ لەبەر هیچ بیانەیەک نەما بۆمانەوەیان بەڵام حەجی تورکمانی هەرمانەوە ئێساش لەوێن ئێساش ئەگەر حەجی شعبی لە ناوچەکە دەربکەی دەڵێ کاکەوانە خەڵکی منتیقەکەن و حەجی منتیقەکەن و کوردن بۆیە وەکو هێزەکانی تر دەبێت لێوە بمێننەوە بۆیە مەبەستمەوەی کە هێزەکانی پێشمەرگەش و یەکێتی نیشتیمانی ئەگەر ئەندامەکانی خۆی پێسەحب نەکرێتەوە دەبێت بڕیاری ئەو بدات لە ناوچەی کەرکووک و دووس خورماتوو نەمێنن بچن لە سلێمان بەگ لە عزیێم لەو شوێنانە من دڵنیام لەو سنوورانە دەربکەن حەجی شعبیش بە خۆیانەوە ناگرێت و قبولیشیان ناکات باشە هێزێک دروست دەکرێت لە کوردان بە ناوی حەشدی شعبی ژمارە و هێزەش ینی لە میدیاکان گۆڕانکاری بەسەردادێن هەندێک باز لە 1000 کەسێک دەکەن هەندێک دەڵێن زۆرینە 2000ن ئەگەر هێزێکی لەم شێوەش دروست بوو بەرە شاخەوان ئەمە چ کاریگەری دەبێت بەسەر هەرێمی کوردستان کە هێزەکانی پێشمەرگەی کوردستان زێدەتر لە 100,000 پێشمەرگەی هەیە طبعا مەسەلەکە مەشاکل دروستکردنە کامەران لەوێ ئێمە بەرە قۆناغێکە چین وە نایشارینەوە هەنگاومان بەرە ئەوەیە کە ئێمە کەرکووک بینەوە سەر هەرێمی کوردستان بە پێشمەرگە و بە خوێن ئێستا کەرکووک بەشێک لە خاکی هەرێمی کوردستان ماوەتەوە بابەتی ڕاپرسی مشکلەمان بۆ دروست بکرێت لە ڕێگای ئەو هێزانەوە نەک حەجی شعبی هەر هێزێکی تر لە منتیقا بێت جگە لە هەرێمی کوردستان ئەوان ڕەنگە لە مستەقبل بەکاری بێن بۆ تێکدانی ئەمنی ئەو ناوچانە و بۆ ئەوەی ببنە ڕێگر لە بەردەم ئەوەی کە هەرێمی کوردستان بابەتی ڕاپرسی لەو ناوچانە ئەنجامدا بۆ گەڕانەوە بۆ سەر هەرێمی کوردستان یاخود بابەتی سەربەخۆیی کە لە زۆر شوێنە ئەوە تاکید کراوەتەوە کە هەرێمی کوردستان سەربەخۆی ڕابگەینە کەرکووک بەشێکە بێ کەواتە پێ دوایە ئەوانەی دەبن بە ئەندامی حەشدی شعبی دژی پرۆژەی سەربەخۆیی و دژ بە هەرێمی کوردستان ئەگەر سبەینی عێراق بڕیاری ئەوە بێت دژی سەربەخۆی بێ ئەو هێزە بەکاردێنێ بۆ ئەوەی کە ئەو پرۆسەی ئەگەر لە هەرێمی کوردستانیش پەک نەخات بتوانێت لە ناوچەکانی کەواتە بە شێوک لە شێوەکان تۆ باز لە مۆدێلی جاشایەتی دەکەی کە پێشتر بەرامبەر بە
شۆڕشی ڕزگاری خوازیگەلی کوردستان طبعاً هیچ ناوێکی تری بۆ نادۆزمەوە کا کامەران تۆوەرە هیچ ناوێکتر سفەتێکی دە بدە پاڵ ئەمانە جگەلەوەی کە چکۆتۆ پێشمەرگەت هەیە و حکوومەتی عێراق هەتا دوایین یاسای بوجە دانی بە پێشمەرگیانە ناوە لە چوارچێوەی دابینکردنی بوجە و تەخصاتی مالی ئەوان باشە بۆ پێشمەرگە پارە نانێرێ بۆ ئەو گەنجانی لە چوارچێوەی حەجی شعبیە ئەگەر دابمەزرێن پاریان دەدات تێکەواتە هەدەفەکە هەدەفێکی سیاسیە لە دروستکردنی ئەوانە بۆیە ئێمە بە مەترسیە زانین و پێشتر خەڵکی ئەمە لە ناو سوپای عێراقا بوو کە دەرەکران ئێمە ڕەخنەمان لە سوپای عێراقا گرت بۆیە ڕەخنەمان لەمانەیە ئەمە هێزێکی تائیفیە مەترسیەوە دەکرێت لە ئایندەیە هەڵوەشانەوەی هێزانە لەدەست چێە پارێزگاری کەرکووک بەرپرسانی یەکێتی نیشتمانی کوردستان یاخود سەرکردایەتی لە هەرێمی کوردستان طبعاً حزب کورسانەکان تا ئێستا مووقفیان ڕوون نییە و من داوام لە بەرپرسی لە قیسێش کرد بەداخەوە دەبوو کۆبوونەوەیەکی لایەنە سیاسەکان لە کەرکووک بکەن و مبادرەکەم پێیان گوت کە وەکو لایەنە سیاسەکان جارێک کۆ دەنگ بن لەسەر ئەوەی ڕێگە نادەن هیچ هێزێکی ترجگە لە پێشمەگە لە کەرکووک کە بێت دەبوو مووقفیان هەبووە تا ئێستا نەیان بووە مەسەلەی بەرقی و ئیجراعاتی حزبیە مەشتێکی ترە پارێزگای کەرکووک خطوەیەکی ناوە لە منتیقەی لەیلان دەرانی کردو بۆ داخۆک بەڵامەوە بەس نییە دەبێت بڕۆن لە سنووری پارێزگای کەرکووک دەربچن ئەگەر دووزی سەر بە کەرکووک نەبێت دەبێت لە داخۆقیش دەربچن بچنە سنووری پارێزگای تکریت ئەمە ئیدارەیە هەنگاوی ئیدارەیەوە دەبێت ئەنجومەنی پارێزگاش باعتیبارەوەی لیستی برایەتی تا ئێستا زۆرینە دەبێت ئەوانیش مووقفیان هەبێت لەسەر ئەم پرسە بۆیە ئەمانە هەموو مەسئولیاتیان لەسەر مەسئولیاتی مێژویان لەسەر ئێمە لەسەر کەرکووک خوێنمان داوە گەیشتنەتە قۆناغێکی زۆر باش ئەوەی کەماوە فەصلی ئێمە لەگەڵ بەغدا بکە بەتەواوی پرسی ڕاپرسیە لەو ناوچانە ئەگەر بابەتی ڕاپرسی یەکلایی بێتەوە کاتێمە هیچ هێزێک بە مەترسی نازانین 2000 هەر هێزێک لێ دروست بێت دەبێت موافقی هەرێمی کوردستان وەربگرێت باش زۆر جار حەشدی شعبی ینی زۆر گەورە دەکرێت و پێش پرۆسی ڕزگارکردنی مووسڵ قسەی زۆر لەسەر حەشدی شعبی دەکرا کە بەشداریکردنی حەشدی شعبی کۆمەڵ کوژی دروست دەکا و کۆمەڵە قسەی لەم بابەتە بەڵام لە ڕاستیدا تاوەکو ئێستا پرۆسەکەی مووسڵ کە بەڕێوە دەچێت و زۆرینەی ئەوەی کە لە چوارچەوەی سوپای عێراقیش بەشدارن خەڵکیشیان تاکو ئێستا کۆمەڵ کوژی نەبووە پێتانوانی ئەو مەترسیانش کە دەخەنە ڕوو لەسەر حەشدی شعبی سەبارەت بە ناوچە کوردستانیەکانش بە شێوەک لە شێوەکان ئەنی گەورە ببێت زێدەتر طبعاً ئێمە تا ئەم قۆناغی ئێمە تێداین حەجی شعبی پێشمەرگە هەنگاوی باشیان ناوە لەوەی کە توانیوانە مەساحەیەکی باش لە عێراق لە دەستدا عشوەر بگرن ئەم دوێزە پێش سوپا کەوتون لە ڕزگارکردنی ناوچەکان لەسەر ئەمە متفقین بەڵام ئەو ئامانجەی کە حەشدی شعبی ئەگەر بیەوێ حکوومەتی عێراق بە تایبەتی زۆرینەی عێراق کە شیعەیە و ئێران ئەگەر دامی ئەم هێزە بکات ئەوەیە کە ڕێڕەوێکی بەڕی بدۆزنەوە بۆ سووریا ئەمە مەترسیە تا ئێستا نەگەشتنەوە قۆناغەکە ئێمە بزانین ئایا ئەمانە بۆ بەرنامجە سیاسیە دروست کراون یا هەر هێزیەکەوتەوە چکە ئەگەر مۆزوعەکە بۆ ڕەدی داعش بواە دەبوو ئەم هێزە نەکرایەتە مەنزومەیەکی ڕسمی بەڵکو امتیازات و حقوقیان پێ بدرایە لە چوارچێوەی وەزارەتی دیفاع ئەوەی کە مەترسی ئەم هێزە بۆ دروست کرا بۆ چوارچێوەیەکی یاسایی پێدرا بۆ ئەوەی کە ئەگەر بەرنامجێکی سیاسی یاخود فراوانکردنی پاوانخوازیشی لە ناوچەکە و دروستکردنی ئەو هێڵە بەڕێکە بۆ لوبنان بچێ ئەمانە هەموو مەترسین ئەم مەترسیانە ئەگەر بێتە واقع و جێبەجێی بکە حکوومەتی عێراق و ئێران دامی بکاوە مالکی بە تایبەتی ئێمە هەمیشە مالکیمان بە مەترسیزانیەوە لەبەرەوەی نەوایی مالکیمان لە ماوەی دوو دەورەی حکمی خوێندەوە هەم لەسەر کەرکووک قیادی عملیاتی دژدەی هێنا لەسەر خانەقین لە شرکێشی کرد و هەر دوێنێ لە ئێران دوای ئەوەی بەڵێن وەفای بۆ کۆماری ئیسلامی ئێرانیوە کردەوە دیسان دێ هەڕەشە لەسەر کەرکووکەکە بە نەفسی نەمەتی سەدام حوسێن دەڵێ دەبێت بچنەوە پێش 2023 باشە ئەگەر ئێمە بچینە سنوورەکانی پێش 2023 بۆ بەشداری پرۆسی ڕزگارکردنی عێراقمان کرد و بۆ ئەم هەموو خوێنەمان لە پێناو ڕزگارکردنی عێراقداوە بۆ سیستەمی حکومڕانی عێراقمان لە جمهوری گۆڕی بۆ سیستەمی فیدرالی اتحادی بۆیە پێمان وایە مەترسیەکان لەو ئەشخاصانن کە ئیداری حەشی شعبی باش پێ وایە ینی نووری مالکی لە ماوەی ڕابردوودا کە ڕەشەی لە پێشمەرگە کردووە لە ناوچە کوردستانیەکان بخشێتەوە ئەمە بۆ ئەوەیە ینی نفوزی خۆی زێدە بکات لە تەواوی عێراق یاخود هەڕەشەی جدین پلان هەیە وەکو ڕۆژنامەی عکازی سعودی باسی لێوە دەکات کە پلانی داوەتە بەرپرسانی ئێران کە چۆن هێرش بکاتە سەر کورد لە دوای شەڕی داعشدا طبعاً کامەران پێشتریش ئەگەر بۆی بڕە قسای هێرشی دەکرد من لە کەرکووک بووم ئەو کاتە پۆستێکی ئەمنیم هەبوو کاتێک کە قیادی عملیاتی دژلەی هێنا مۆڵەتی دا بە کورد کە 24 کاتژمێر ئەو سنوورانە بەجێ بێڵن بەڵام هێزی پێشمەرگە لێرە هاتە کەرکووک و دوجار ئەو هێز ئەمنیانەی لێ ڕوبەڕووی بوونەوە و پارێزگاش وەکو ڕئیس وحدەی ئیداری موقفیە بوو نەیتوانی حرەکە بکات و لە ناوچەکانی باشووری کەرکووک مایەوە نەیتوانی بێتە کەرکووک تێپەڕێنە بەرەو هەرێمی کوردستان
ئەو نیەتی مالیکی هەرماوە و تا ئێساش بەردەوام و ئەگەر متابعتان کرد لە ماوەی ئەم 3 مانگەیە ئەم تەسریحاتەنی مالیکی ئەمە بووە 4ەم جار بە دوایین تەسریحی ئەو لە ئێران ئەمە 4ەم جارە لە ماوەی 3 مانگە تەسریح ئەو بدا کە دەبێت پێشمەرگە لە کەرکووک دەربچێت. من لێرەوە پەیامێکم بۆ بەڕێز مالیکی ئەوەیە مالیکی کاتێک کە بە ئێمە دەڵێ ئێوە لە کەرکووک دەربچن ئێمە کەرکووکمان لە مالیکی وەرنەگرتووە یاخود حکوومەتی عراقی کەرکووکی بە ئێمە نەداوە تا ئێمە تەسلیم مالیکی بکەینەوە ئێمە کەرکووکمان لە داعش وەرگرت مالیکی هەم کەرکووک و هەم دووس قورمات و هەم مووسڵی تەسلیم بە داعش کرد بەڵام خۆراگری خەڵکی کەرکووک و پێشمەرگە قارەمانەکان لە داعشی وەرگرتەوە نەیهێڵا دەستی بگاتەوە ناوچانە هەندێک ناوچەمان لە دەستدا بەڵام دوجار بە خوێن وەرمانگرتەوە بۆیە ئەو لە تەسلیمی داعشی کرۆیمە لە داعشمان وەرگرتووە لە مالیکیمان وەرنەگرتوێتەوە چۆڵیشی ناکەینەوە کەواتە چۆڵ ناکەن بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە پەیوەندیەکانی ئێستای هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی حەیدەر عەبادی بە تایبەت پەیوەندی نێوان بارزانی و عەبادی پەیوەندێکی باشە ئەنی چۆن دەکرێ یاخود باشتر بڵێم چێ لە پشت ئەو هێزەوەیە کە دەیەوێت لە ناوچەی کەرکووک دروست بکات بە ناوی حەشدی شعبی پێتان وایە حکوومەتی عەبادیە یاخود دەستێکی دیکە هەیە لە پشتەوەی ئەمە وەکو دوا پرسیار ئەگەر بە کورتی وڵات بەڵێ ینی حەیدەر عەبادی دەتوانێت ڕەزامەندی نەدا هەر هێزێک دروست بێ لە ناو حەشی شعبی دوجار فەرمانەکەی لەلایەن حەیدەر عەبادیەوە دەرەچێ لێرەوە دەڵێم ئەگەر حەیدەر عەبادی ڕۆژێک لە ڕۆژان چەند هەفتەیەک یاخود چەند مانگێک پێش ئێستا موقفی بەرامبەر هەرێمی کوردستان باش بوو ئەوە پێویستی بە هەرێمی کوردستان بوو لە شەڕی مووسڵ لە ئێستاوە تەسریحاتەکانی گۆڕاون و من حەقم لەوە نییە کە لە ژێرەوە پەیوەندی بینی هەرێم بەغداچێ بەڵام من ئەڵێم حەیدەر عەبادی هیچ فەرقی نییە لەگەڵ مالیکیە هەموو ئەوانەی هەن سیاسەتیان ئەوەیە کە ئەو ناوچانی لە دەرەی هەرێمی کوردستانن وەکو خۆی لە ژێر دەسەڵاتی عێراق بمێنێتەوە ڕێگر ئەبن لە بەردەمەوەی کە مادی 140 جێبەجێ بکرێ ڕێگر دەبن لە بەردەم ئەوەی کە لە ئایندی ئەم ناوچانە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بە نەزەری من حەیدەر عەبادی لە ماوەیەکانی داهاتووە ئەگەر مووسڵ ڕزگار بکرێ و پێویستی بە کورد نەبێت تەسریحاتەکانی تونتریش دەبن بەرامبەر بە کورد هیچ لەگەڵ مالیکیە فەرقیان نییە. بەڕێ شاخەوان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق زۆر سوپاس دەکەین. سوپاس بۆ چەنە. بینەرانی بەڕێ سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.